سڵاوتان لەبێ وەکو لە چەند ڕۆژی ڕابردووشدا پەیام لە پرسەی یەکێک لە گەنجەکان کە لە ڕێگەی هەندەران کۆچی دوایی کردبوو ئەویش هۆگر حەمید بوو ئەمڕۆ دوای چەند ڕۆژێک لە گیان لە دەستدانی کە ماوەی 3 مانگ بەهۆی برینداربوونی لە یەکێک لە ڕووداوە هاتوچۆکان لە ڕێگەی قاچاق و بەرەو هەندەران کۆچی دوایی کردبوو ئەمڕۆ دوای ئەوەی کە لە فڕۆکەخانەی هەولێرەوە بەرەبەیانی ئەمڕۆ گەیشتەوە هەرێمی کوردستان لە پێشوازی خەڵکی دەربەندی خان و هاوڕوو دۆستەکانی لە پایتەختی هەرێمەوە هاتەوە ناحی وارماوە لە ناحی وارماوە شۆردن و لە هەمە کاتانوێژی لەسەر کرا و دواتریش هێنراوەتە ئێستا گۆڕستانی گەورەی قەزای دەربەندی خان و لێرەش ئەسپەرتە کراوە لە ئێستادا یەکێک لە ئامۆزاکانی ناوبراوم لەگەڵتایە ئەگەر باسێک لە هەم ڕووداوەکە و لە هەمان کاتیشدا باسێک لە گەڕانەوەقی کە چۆنێتی هاوکاریکردن لایانی پەیوەندیدار چۆن بۆ لەگەڵتان بەڵێ بەخێر بێنێ خۆ سەرچاوم وەڵی هەر وەکو خۆی پێشوەخت باسێک کرد و جارێکی تریشەر باسمان کردو تقریبا 3 مانگ لەمە پێش تووشی ئەو ڕووداوە بوو تەوان بە قاچاقی ڕۆیشت و لە تورکیاوە بۆ وێنان ئیتر کە ڕۆیشتە ناو وێنان و بۆ خۆی تووشی ئەو حادیسە بوو تقریبا و ئەزانم 4 تا 5 نەفەر بوون ئیتر کە تووشی ئەو ڕووداوە بوون و ڕووداوێکی دڵتەزێن بوو بەڕاستی ئەو 4-5 نەفرەکەی تر بڵێ ئەوانیش قاچ و دەستیان وەکو دووبارە باسیەکەمەوە قاچ و دەستیان شکا و بەڵامەکو ئەمەی ئێمە بێدەم و جوان کەوت نزیکەی 3 مانگی ڕێکە ئەو کوڕە ئاوەها بێدەم و جوان بوو ئەوەی تر بۆ 3-4 ڕۆژ لەمەوە پێشەوە بوو گیانی سپارت ئێسەیش ئەوە هاوردمانەوە بۆ ئێرە و لە ئەم گۆڕستانیکانی ساردی دەرمەنی خانە ناشتومان و سپاسەکەم و هاتنەوەکەی ئاسان بوو بۆ ئێوە هات بەدەستەوە با بڵین بابەتی ماوەڵەکردن لایەنی ئیدارەکان لایەن وەزیفیەکان چۆن بوون لەگەڵ گەڕانەوەی تەرمەکە بڵێ وڵا ئەوەی ڕاستی بێ ئێمە زۆر محاولەمان کرد لە ڕێگەی حیزبەوە بۆمان بێنەوە هەر حیزبێک بێ هەر ڕێ خراوێک بێ هەر خێرخوازێک بێ یارمەتی مامە بەڵام هیچ کەسێک نەبوو ئیتر ئەوە بوو لەسەر ئەرکی خۆمان هەوڵماندا و لەسەر ئەرکی خۆمان هاوردمانەوە تەمان تۆزێک قورس بوو ڕاستی چکە ئێمە لەوێ نەبووین بەڵام وەکو ئیتر لە ڕێگەی ئەوەی لەسەر ئیمکانێتی خۆمان هەیە نامانەوە باش دەستا خۆش سواز بزانەکانتان ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێک دیمەنی ئەمە وەکو ئاماژەمان پێکرد گۆڕی یەکێک لە قوربانیەکانی ڕێگەی هەندەران بوو کە وەکو باسمان کرد لە ڕووداوێکی هاتوچۆدا گیانی لەدەستداوە ئەمڕۆ گەێنرایەوە هەرێمی کوردستان و ئەمەش دەبینن هاوڕێکاننی کە وە لە هەمان کاتە کەس و کار و برای هۆگر حەمیدن کە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە لە وڵاتی نێوان تورکیا بۆ یۆنان کە بڕیار بووە بە شێوەیەک هێزی ئەمنی دوای ئەو قافڵیان کەوتووە بەهۆی خێرایی ئۆتۆمبیلەکەوە هۆگر گیانی لەدەستدا و هاوڕێکانی دیکەشی بریندار بوو.